کە مناڵ تازە لە دایکە بێت ئەگەر پێویستی بە بردننا و ژوورینە بەکار نەبێت یەکسەر درێ بە دایک و باوک باش چەند ساعتێک یان کەمتر لە چەند ساعتێکیش هێشتنەوە لە لای پزیشکان و بینینی مناڵەکە یەکێک لە باشترین نیشانەکانەوەی کە ئەڵەن مناڵەکە خۆی پیس کردووە. ئێمە ئازاین کە مناڵێتە دنیاوە ستێرالە بە زمانە پزیشکێکە پاکژە بە زمانی کوردی هیچ بەکتریایشی پێوە نییە. ئەم مناڵە لە کاتێکا ئەگەر لە سکی دایکە بێ خۆی پیس بکە ئەکرێت پیسایەکە خۆی بکە و بیخنچێنێ. ڕاستە ئێوە خۆتان کۆمەڵێکترین پزیشکیتان هەیە بۆ بەڵام کێتە دنیاوە ئەو مناڵە چۆن لە چەند ساعت یەکەمی تەمەنیا خۆی پیسەکە لە کاتێکا کە لەناو سکی دایکە خۆی پیس ناکە لە سکی دایکە خۆی پیس ناکات بەڵام پیسایەکە هەیە لە چەند هەفتەی کۆتاییە بە تەحدید بڵین پیسایەکە دروستە بێت لەبەرەوەی کە پیسایی مەرج نییە ئیلا بە خواردنەوە دروست بێت تو ناوپۆشی ڕێخۆڵە و هەیە ئەم خانە تازا بنەوە هەروەها ئەم مناڵە بەردەوام سەراوەکەی ناوسکی دایکی خواکە ئەویش کۆمەڵی خانە و پرۆتیناتی تایە ئەم سەراوە قوتەیاتەوە ئەیخواتەوە ئەنجا لە ڕێگەی میز و لە ڕێگەی ڕێخۆڵەشەوە دەریەکاتەوە ئەمانەش لەگەڵ ئەنزیم و شتەکانی ناو ڕێخۆڵەشی هەمووی ئەو پیساییە دروست دەکات.